خۆپیشاندان و ناڕەزایی جەماوەری بەرفراوان لە عێراق بەردەوامە. نار و لایەنگرانیشی لە دوو دیدگای جیاوازەوە خوێندنەوە و لێکدانەوەی بۆ دەکەن. ئەو دوو دیدگایەش تەواو لە یەک جیاوازن. کۆمەڵگەی عێراقیان بەسەردا دابەش بووە، هەر یەکەشیان پشتیوان و هاوسۆزی دەرەکی هەیە. دیدگای یەکەم لە گۆشەنیگای لایەن و هێزە باڵادەست و پێکهێنەرەکانی ڕژێم و دەسەڵاتی ئێستای وڵاتەوە سەرچاوی گرتووە. لەم خوێندنەوەیدا گەرچی دان بۆ نراوە کە عێراق گرفتی سیاسی و خزمەتگوزاری و ئابووری هەیە، بەڵام ڕوودا و خۆپیشاندانەکان بە ئەقڵێتی پلانگێڕی لێک دەدرێتەوە. بەو پێی دەسەڵاتداران پێیان وایە دەستی دەرەکی ڕۆڵی گەورەی لە ئاڕاستەکردن و توونکردنەوەی خۆپیشانەکاندا هەیە، هەروەک وای بۆ دەچن پارە و میدیا و پشتیوانی مادی و معنەوی هێزی ناوخۆی وەکو بەعسیەکان و دەرەکی وەکو هەندێک دەوڵەتی کەندا و ئەمە جگە لە ئەمریکا و چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی لە پشت بەردەوامی خۆپیشاندانەکانەوە وەستاون. هەڵگرانی ئەم گۆشەنیگایە باوەڕیان بە گۆڕانکاری گەورە و ڕیشەیی لە جۆری سیستم و بەدەمۆچوونی داواکانی خۆپیشاندەران و بنبڕکردنی گەندەڵی و کۆتایهێنان بە وەلاعاتی دەرەکی و مەزهەبی نییە، بەڵکو بۆ پارێزگاری لە سیستمی ئێستا و بەرگرتن لە خۆپیشاندانەکان لە ڕێی هێزە ئەمنیەکانیانەوە وێنایەکی ناشرینیان لە بەکارهێنانی هێزی زیاد لە پێویست نیشانی جیهاندا. ئەو گروپە زۆر بە ئەستەم بڕیاری چاکسازی و گۆڕانکاری دەدەن، کاتێکیش بڕیار دەدەن بڕیارەکەیان درەنگ وەخت دەبێت و متمانەی خۆپیشاندەرانیش بەدەست ناهێنن. دیدگای دووەمیش کە زیاتر لایەنی خۆپیشاندەران دەگرێت هی ئەو لایەن و توێژ و کەسایەتیانەیە کە زۆربیان لە دەروی لایەنە پێکهێنەرەکانی دەسەڵاتی ئێستای عێراقن. ئەمان جگە لەوەی پیان وایە عێراق قەیرانی قوڵی سیاسی و ئابووری و خزمەتگوزاری و ئاوەدانی هەیە، هاوکات پێشیان وایە هەموو گرەوکردنێک لەسەر کات بۆ کۆتایی هاتن با خۆپیشاندانەکان و ئەنجام نەدانی گۆڕانکاری تەنیا خۆ هەڵخڵەتاندن و ئیدی عێراق ناگەڕێتەوە قۆناغی بەر لە خۆپیشاندان. ئەوانی ئەم دیدگایان هەیە داوای وەرچەرخانی گەورە و بڕیار بۆ دادگایی گەندەڵکاران و هەڵبژاردننی ئازاد و ئاوادانی و دابینکردنی ژیانێکی شایستە و خزمەتگوزاری و بەهێزکردنی کەرتی تایبەت دەکەن. ئەمان هاوسۆزی پشتیوانی کۆمەڵی مەدەنی و نوخبەی وڵات و سندیکاکان و زۆرینەی خەڵک و بەشێک لە هێزە سیاسی و هەروەها هەندێک لایەنی دەرەکیشیان هەیە. ئەوەی لەم نێوەندەدا جێگەی لەسەر وەستانە ناڕوونی هەڵوێستی فەرمی حکوومەت و دام و دەستگا پەیوەندیدارەکانی هەرێم و زۆرینەی نوێنەرانی کورد لە بەغدایە، بە تایبەتیش پەرلەمانتاران، سەبارەت بە پشتیوانی سیاسی و ئەخلاقی خۆپیشاندەران و داواکانیان، بە تایبەتتریش دوای دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی و کابینەکەی، ئەمە لە کاتێکدا هاوسۆزی و پشتیوانی ئاشکرا و بیستراوی ئەوان بە تایبەت کە چاودێران وای دەبینن دوای شکستی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی ئەم هاوسۆزیە گرنگی و کەڵکی سیاسیشی دەبێت. ئەم ساڵی 2019 حکوومەتی هەرێم بە شەنەوتی دیاریکراوی ڕادەست نەکرد. پێشتریش دەسەڵاتدارانی هەرێم بە فەرمی پشتیوانی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیان لە بەرامبەر خۆپیشاندەران کرد کە تا ئێستاش هیچ هاوسۆزی و پشتیوانیەک بۆ داوەڕەوەکانی خۆپیشاندەران ڕانەگەن و بەشداری هیچ کام لە هەوڵەکانی گۆڕانکاری و چاکسازی نین. ئیدی هەموو ئەمانە وێنایەکی لێڵتر و بەدحاڵی بوونی گەورەتر بەرامبەر داواکانی هەرێم لە ناوەند دروست دەکەن، بە تایبەتیش کە ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەری خۆپیشاندان لەسەر شێوەی عێراقی دوای خۆپیشاندان و پێکهێنانی حکوومەتی نوێ ڕوونتر دەبینرێت.